بەناوی خوای گەورە و بەخشندە و میرەبان بەڕێزان خۆشەویستان من خۆگر خامۆش خۆشحاڵم لە زنجیرەیەکی تری وانەی فێرکاری لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام ئازیزان لەم زنجیرەیەدا باسی چۆنیەتی بەکارهێنانی بەرنامەی ئافتەر ئیفێکت دەکەین لە قۆناغی سەرەتاوە تاوەکو قۆناغی پێشکەوتوو سوپاسی ئەوەی ئازیز و خۆشەویست و فێرخواز دەکەین ئەگەر بێت و ڕۆژانە لەگەڵ ئێمەدا بەردەوام بن ئەوە پشت بەخوای گەورە هەمومان بەیەکەوە دەگەینە قۆناغێکی زۆر پێشکەوتوو پێگەیشت و لەسەر چۆنیەتی بەکارهێنانی بەرنامەی ئافتەر ئیفێکت بە شێوازێکی پرۆفیشناڵانە جاوانەی یەکەم بەوە دەست پێ دەکەین ئایا ئافتەر ئیفێکت چییە؟ جیاوازی نێوان ئافتەر ئیفێکت و ئەدۆب پریمێر چییە؟ بۆ سەرەتای ئەم فێرکاریە زانینی جیاوازی و لێکچوونەکانی نێوان ئەم دوو بەرنامەیە بۆ ڕۆشنبوونی ڕێگای فێربوونی بەرنامەی ئافتەر ئیفێکت زۆر گرینگە بەرنامەی ئەدۆب پریمێر لە پاش 2003دا بە هێز و تینێکی تازەوە هاتەوە نێو مەیدانی مۆنتاژکردنی پارچەی خامی ڤیدیۆیی سمۆڵ فۆتەیجز بۆ دروستکردنی پوختەیەکی مۆنتاژکراوی ڤیدیۆیی بابەتێکی ڤیدیۆیی لە فلیم دۆکومنتاری ڕێکلام و هەر بابەتێکی تری بواری هونەر و ڕاگەیاندن جا بە شێوەیەکی گشتی بەرنامەی ئەدۆب پریمێر بۆ مۆنتاژی ڤیدیۆ و ڕەنگکاری و هەروەها گۆڕینی پەردەکان زۆر گرینگە جاپە کورتی ئەدۆب پریمێر لە تایملاینێک پێکدێکە کۆمەڵێک گرتەی ڤیدیۆیی بچووک واتە فوتەیج دەخرێنە پاڵ یەکتری زۆر بە ئاسانی بڕین و کورتکردنەوە و درێژکردنەوەی بۆ دەکرێت لەگەڵ ئەنجامدانی هەندێک گۆڕانکاری تر دەتوانین بابەتێکی مۆنتاژکراوی پخوتمان دەست بکەوێ لە ڕێگای بەرنامەی ئەدۆب پریمێردا ئەی ئافتەر ئیفێکت چییە؟ ئەم بەرنامە ناوازەیە بەکاردێ لە پاش تەواوکردنی بەرهەمێکی لێکدرا و مونتاژ و پخوتکراو لە بەرنامەی ئەدۆب پریمێردا بۆ نمونە واتە پاش پۆست پرۆدەکشن پاش ئەوی پرۆدەکشنەکەی خۆت ڕێندەر کرد ئافتەر ئیفێکت داهێنرا لە بۆ جوولەی بینەری یان لە بۆ جوولەی بینراو کە بە شێوازە زانستیەکەی پێدەوترێ visual effects یعنی تەئثیرات بەسەڕیە ئەوش چییە ئەم تەئثیرات بەسەڕیە یان visual effects بۆ ڤیدیۆ دەکرێت لە پاش پۆست پرۆدەکشن لە پاش ئەنجامدانی کاری مۆنتاژ جا بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین لە ڕێگای ئافتەر ئیفێکت دەتوانی جوولە و موشن و ئەنیمەیشنی وە ئەنجام بدەیت کە لە واقعدا مەحاڵە واتە لە ڕێگای ئافتەر ئیفێکت دەتوانی موشن گرافیکس خستنە جوولەی گرافیکی ئەنیمەیشن سکوێنسس جوولەی ڕێزبەند کراو لەسەر یەک هێل بۆ بەرهەم دەهێنێ لەم نێوەندەدا ئافتەر ئیفێکت چووە بۆ نێوەندەکانی بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنی و دروستکردنی فلیم و نەخشەسازی و هەروەها تۆڕە کۆمەڵایەتیەکانیش جا بۆ ئەوەی زیاتر بەرچاوڕوونی وەربگرین لەسەر ئافتەر ئیفێکت دەتوانین بڵێن ئافتەر ئیفێکت تێکەڵەیەکە لە نێوان بەرنامەی ئەدۆب فۆتۆشۆپ ئەدۆب پریمێر ئەدۆب ئیندیزاین یان بەرنامەکانی شەریکەی ئەدۆب کە لە ئافتەر ئیفێکتدا هەمیان کۆکراونەتەوە بە هەمان شێوە گۆڕانکاریەکان لە ئافتەر ئیفێکت وەکو فۆتۆشۆپ جێبەجێ دەکرێن لێرەدا ئافتەر ئیفێکت مەوداکانی خۆی کەمێ فراوانتر دەکا دەچێتە سەرکردلەکان تراکینگ و واتە شوێنکەوتنی فەرمانەکانی تۆ چۆن بڕوات و چۆن بێتەوە گواستنەوەکان ترانزیشن لە قۆناغێ بۆ قۆناغێکی تر هەروەها کارکردن لەسەر ڕووناکیەکان لایتینگ لەگەڵ کاریگەری سێدووریەکان 3D ئافتەر ئیفێکت دەپەڕێتەوە سەر زۆر بواریتر بەشیەکی زۆری بەرنامەکانی ئەدۆب پریمێر دەگرێتە خۆی کاری سحراویت بۆ ئەنجام دەدا بۆ تێگەیشتنی هەموو ئەوانەی کە باسمان کرد ئێستاش با کار لەسەر پرۆژێک بکەین کەوا لە ئەدۆبی پریمێر بە شێوازێکی سادە ئامادە کراوە هەمان پرۆژە لە نێو ئافتەر ئیفێکتدا بکەینەوە تاوەکو بزانین لەوێدا ئەم پرۆژەیە چۆنی خۆی دەنوێنێ ئێستا ئەمە ئەو پرۆژەیە کە ئێمە لە بەرنامەی ئەدۆب پریمێر بە شێوازێکی زۆر سادە و ساکار ئامادەمان کردووە هەر وەکو مەعلومی جەنابیشتانە ئێمە کۆرسێکی دوور و درێژمان لەسەر بەرنامەی ئەدۆب پریمێردا خستە بەر لێکۆڵینەوە و هەروەها شیکردنەوە و نەبەوانە بۆی هاتینە خوارەوە ئێوەش بەشێکی زۆر فێرخوازانی عەزیز لەگەڵ ئێمەدا بوون بۆیە دەتوانین بڵین کەوا ئێستا ئێوە لەنێو قوتابخانەی موشن گرافیک یان لەنێو قوتابخانەی دیزاین و گرافیک و ئەوانە بە تێپەڕاندن و فێربوونی بەرنامەی ئەدۆبی پریمێر مەرحەلەی یەکەم یاخود قۆناغی یەکەم یان بڵین ستێجی یەکەمتان تێپەڕان ئێستا ئێوە تەواو ئامادەن بۆ فێربوونی بەرنامەی ئافتەر ئیفێکت
بۆیە پێشنیاری من ئەوەیە بۆ ئەو کەسانی کە دایانەوە ڕاستەوخۆ لە ئافتەر ئیفێکت دەست پێ بکەن بگەڕێنەوە سەر بەرنامەی ئەدۆب پریمێر فێرکاریەکان و کۆرسی ئەدۆب پریمێر تەواو بکەن ئینجا بێن بۆ نێو بەرنامەی ئافتەر ئیفێکت تاوەکو زۆر بە ئاسانی یعنی بە شێوازێکی ئاسانتر لەم بەرنامەیە شارەزا بن و هەروەها تووشی کەنفیوزینگ نەبن و یعنی ئاڵۆسکاریەک لە مێشیاندا ڕوونەدات. هەروەکو دەبینین ئێستا بەرنامەکە لە ئەدۆب پریمێر بەم شێوەیە دەگوزارێ پێکاتوە لە چەند تراکێک چەند ڤیدیۆیەکی بڕاو لە تەنیشتی یەکتری بە شێوازێکی سادە و ساکار لارێکی یان بڵێن تراکێکی چیمان هەیە سەوتمان هەیە ڤیدیۆمان هەیە هەروەها تێکستیشمان هەیە لە هەمان کاتدا ئەگەری ئێستا ئێمە بڕۆین لە ئافتەر ئیفێکت هەمان پرۆژە بکەینەوە ئەوە بە شێوازێکی زۆر جیاوازتر خۆی دەنوێنێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەندە ئاڵۆسکاو نییە کەوا تۆی بەڕێز کەوا کۆرسی ئەدۆب پریمێرت خوێندووە سەری لێ دەرنەکەی. ئەمەی کە دەیبینن هەمان ئەو بەرنامەیە هەمان ئەو پرۆژەیە کە لە ئەدۆب پریمێردا کردومانەوە بەڵام لە ئافتەر ئیفێکتدا ئێستا وەکو دەیبینن تۆزێک شکل و شێوە و شێوازی خۆنیشاندان و نواندنی گۆڕاوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەساسیات و بنەڕەتیەکانی هەمان شتە یعنی ئەو خەتانەی کە دەیبینن ئەمە هەر یەکێکیان خەتێکیان ڤیدیۆیە وەتە چێسەر خەتێکی تر ئەو ڤیدیۆیەکە بڕدراوە هەمووی بۆتە خەت دوایە بە شێوازێکی علمی باسی دەستەواژەکانی نێو ئافتەر ئیفێکت دەکەین کە هەمان دەستەواژە نییە کە لە ئەدۆب پریمێردا ئێمە لە کۆرسی ڕابردوو بەکارمان هێنا هەروەکو دەیبینێن هەموو گۆڕانکاریەک هەموو کەتێک چی ئەدۆب پریمێر هەموو گۆڕانکاریەک هەموو کەتێک لە ئەدۆب پریمێردا بۆتە هێلێک و خەتێکی سربەخۆ. جا لێرەدا دێنە کۆتایی ئەموانەیە کە زیاتر وەڵامدانەوەی ئەم پرسیارە بووکەوە ئافتەر ئیفێکت چییە جیاوازی لەنێوان ئافتەر ئیفێکت و ئەدۆب پریمێردا چییە هیوادارم توانی بێتم وەڵامی ئەم پرسیارە تا ڕادیەک بدەمەوە و هەروەها زیهن و مێشک و فۆکسی ئێوە بخەمە سەر ڕێچکەی فێرکاری بەرنامەی ئەدۆب ئافتەر ئیفێکت پشت بەخوای گەورە لەوانەی داهاتوو هەوڵەدەین پەنجەرەکان و شێواز و ڕووکاری ئەدۆب ئافتەر ئیفێکت بە ئێوەی بەڕێز و زێدە خۆشەویست بناسیێنین بۆیە تکایە سەبسکرایب لە یاد مەکەن هاوڕێکانتان ئاگادار بکەنەوە شێر و لایک و کۆمنت و ئەوانش بکەن ئەمە فەرمان نییە لەلایەن منەوە بۆ ئێوەی بەڕێز ئێوە زۆر ئازادن ئەگەر هاتوو بلۆچیشی بکەن و ئەن سەبسکرایبی کەناڵەکەی ئێمەش بکەن ئێوە هەر گوڵ و گوڵە باغ و گوڵستانن هەر بمێنن لە خۆشی و شادیدا تاوانێکی تر بە خودای گەورەتان دەسپێرین خدا پشت و پەنای هەموو لایەک بێ.